بزین ڕێگەی چاری جەنابە. وڵا با من شتێ پێ بڵێم ئەم حاڵەتە و ئەگەر بێت و ئاوا بەردەوام بێ و بەسەر یازاڵ نەبی و چارەسەری خۆ نەکەی لێتەکە بە نەخۆشی دەرونی با پێ بڵم بەخوا کورە بۆ خاتی خوا دکتۆر جان نەخۆشی چی و چارەسەری چی؟ من بۆ هاتووم ئیسفادەیە بگەێنم یا ئیسفادەیە وەرگرم. من بۆ چارەسەر نەهاتووم، من بۆ هاتووم ئاگاداریشن و ماڵ و مناڵی خۆم بم. درەنگ بێیازوو من ئەمەیە پێشوەخت پێی بگەم، نامەوێت سەرشۆڕی خزم و کەس و کاری خۆم بم. جا دکتۆر گیاندا هەگەر هەر لە ئێستا من فرێژن و ماڵ مناڵی خۆم نەکەم ئەیکەی بکەوم. ئەزان چۆنە بە قوربان کاک نۆمان من زۆر طبیعیە تووڕابی هەڵەچی ئەوەی لە دڵتا بیڵێ مافی خۆتە هەر جۆرێکە لە تەنفیز بەتاڵکردنەوەی مەکێشەمان نییە لەگەڵەوەیە بەڵام ئەوەی ئەیکەی بە قوربانەوە ئیشی ئاساییشە ئیشی پۆلیسی فریاکەوتن و شۆتە و مراقەبەکردنی خەڵکو و دانێزە کامێری ئاساییش هەمووی هەیە لە هەموو شوێنێکە هەیە تۆ گەر گومانێ لەوە هەیە شتێکی هەیە خۆ لە ڕێگەی هەموو شتێکە زانرەیە لە کاتێکە ناکرێت بە قوربان ئینسان خێزانی بێ هاوسەری بێ چه کامێری بەدزێەوە بۆ دابنێ حتا جاریشان وتی خزمێکی هەیە نازام متابعەیەکەوە کاک دکتۆر ینی ئامۆزاکەی خۆی دکتۆرە برتی بۆ دکتۆرێکی دەرونی ئەویش عیلاج و حەپوشتی بۆ نووسی بەڵام ماوەیەک خواردی و ئیتر هەرە خەوت و قەڵەوە بوو ئیتر وازی لەوە شوێنە زین چۆنە کاک نۆمان تۆ نابێ عاجزی بە قوربان مەسەلە شێتی نییە هەندێک کەس کە باسەکەی ئەڵەی کێشەیەکی هەیە ئەگەر خۆ چارەسەر نەکەی لێ دەکا بە گرفت و نەخۆشی دەرونی خۆمە بەزەوە نییە بۆ یەکێ تووشی نەخۆشی دەرونی بۆ لە توە شێتە نا شێتی جیایە شێتی ئەوانن هەچەنگ ئێمە ناڵێن شێ دەڵێن نەخۆشی عەقلی هەیە بەس من قسەکەی جەناب توانی کە باسیەکەن نەخۆشی عەقلی چێ بە قوربان خەلەل لە عەقڵیا هەیە بیرکردنەوەی گۆڕاوە مەسە بۆ نوێشی تووشی شیزۆفرینیا بووە ئەوهامی بووە شتی غەڵەتی بووە خۆ بینی و تا هەندێک کەس خۆی بە پێغەمبەر دانێ خۆی بە محەممەی مەهدی دانێ یا ئەڵێ من ناپلوێنم چوزانم ئەڵێ من سەدام حسێنە من هیتلەرم نازانم چی ئەمانە نەخۆشی عەقلیە بە قوربان من ناڵم نەخۆشی عەقلی نەخۆشی دەرونی مامۆسای جامیعە من تووشمە بێ زۆر ئاساییە تووشی خەمۆ کێبی ئەو نەخۆشی دەرونیە کێشەیەکی خێزانیە بێ کێشێکی کۆمەڵایەتێ بێ کێشێکی سیاسیە بێ مەسەن وەسواسە بی سا زۆر کەسێ دەستی شوا و چیەکە و شتی عەمەلی هەیە ئەمە نەخۆشی دەرونیە بەڵام خۆمە چاگە بێتەوانێت تۆ بۆ پێ ناخۆشە بۆ کەچی بۆ لای پزیشک چارەسەری بۆ نووسی بۆ لەسەر حەبوو دەرمانەکان بەردەوام نەبی بە قوربان بۆ نەخوارد دکتۆر جان من پێویستم بە حەبوو دەزی و دەرمان نییە و بۆ ئەوەش نادم حەبوو دەزی دەرمان وەرگرم و بیخۆم بۆ چارەسەر هاتم اینجا دکتۆر جان بەڕاستی من نامەوێت ژنی خۆم لە دەست بم جا ماڵی خەزورانم زەستێکی زۆر لە من ئەکەن گوایەگە من ئاوا بەردەوام بم هەم ژنەکەش و هەم مناڵەکانیشم لێ وەرەگرنەوە لەبەر ئەوە بەڕاستی پێویستم بە چارەسەرێکە بۆ ئەوەی هەم خۆشم و هەم ماڵ و مناڵەکەشم لەم ناڕەحەتی دەرکەی جاانی ماڵە خەزورانە کەواڵن بۆ لە خۆیانەوە واڵن کە خێزانەکە واڵێ لەگەر خۆچانەکەی ئێمە ناتوانین بەردەوام بین گەشتوتە ئێرە بە قوربان وەڵام من کچم بەم بەیەکێ یا تۆ هەر تۆ کچەکەی خۆ کە گەورە بووە گەربی بە پیاوێک و بەم شێوە مەعامەلی لەگەڵا بکە و سین و جیمی لەگەڵا بکە و هەموو ڕۆژە مەحکەمە و مەحکەمەکاری لەگەڵا بکات و مۆبایلەکەی بێنە و چی و کرد و چی و نەکرد و کامێرەی بۆ دابنێ و نازانم GPS بۆ دابنێ و ئیجا بە قوربان تەکسیە مڕاقەبەی بکات و قبوڵەکەی قبوڵ ناکەی بە قوربان ئەمە ئینسانی ئاسایی نایکات یعنی عاجز مەبە تۆ کە سوکارە باوکە قەت شتی وای کرد لەگەڵ خێزانەکەتە لەگەڵ دایکتە باوکە نەخێر براکانە شتی واکەن نایکەن من دڵنیام نایکەن ئەگەر وام کرا براژنەکە شەکە هاتە قسە کوڕی مامەکەەوەیکە هاوڕێ نایکە ئەمە کێشەی بە قوربانینی ئەوان ناحەقیان نییە تۆ پێویستە بە چارەسەر هەیە حاڵەتەکەی تۆ گەیشتووەتە ئەوە یعنی شک و گومانەکە و ئەوەنگە زۆر بووە دڵپیسیەکە و ئەوەنگە زۆر بووە ینی لە حەدی ئاسایی هەموو جارێ من ئەیڵێم هەمومان غیراکەین وەڵامیش غیرە لە مناڵی خۆمەکەم لە کچمەکەم لە خێزان مەکەم لە ژن مەکەم لە دایک مەکەم لە خوشمەکەم غیرێکی ئەتیادیە یعنی شتێکە وەکو خۆی چێش هەمومان هەمان هەموو بەشەر هەیە هەموو کەسێ غیراکە بەڵام غیرەکە کە زۆر بوو ئەبێ بە دڵپیسی ئەوە ێسا و حاڵەتەی تۆیە کاکە تۆ یەکی زۆر نادووە هەر ئەسڵەن ئەبوایە کەرامەتی ئینسان قبوڵ ناکای کە متابعی ژنەکەی بکە و خزم تا چێکتە بە چاق تەکسێ متابعەکە سبەینم تەکسێ ناڵێ باشە کە تۆ ئاوا گومانە لێ هەیە دە تەڵاقی وەلی جابرەوە ئێ باش ئەمە هەموو ڕۆژێکاکە هیچیش نێم ئافرەتە بێوەی هیچێک نییە ئەویش گومانە لێکاڵێ باشم خزمەی من بۆ واکەم ژنە داماوەی نەغەڵەتێکی کردو نە ڕۆژێ بینیمانە شتێ بکە نەخسە لەگەڵ پیاوێکا بکە هەڵە مەکتەبەکەم مەکتەبی ژنانیشە بە قوربانی بڵێن کچانە هەمووی ئافرەتە لەگەڵ یایەتی پیاوی لەگەڵان نییە تۆ ئەمەی تۆ لەسەر بنەما خۆی دوو جۆر با پێ بڵێم دڵپیسی هەیە کاک نۆمان جان جۆرێکیان دڵپیسی واقعیە
فعلا بەرامبەرەکەی خیانەتی لێکات بەڵگە هەیە ئەوی ژینکاری ناکات و ئەڵە شتێکی وایە غەڵەتێکم کردووە بەڵام هەندێکێ وەهمیە ینی ئەساسی نییە بناغی نییە بەڵگە و نییە دلیلە نییە ئەمەی تۆیە ئەمە کارەساتەکەیە ئەگەر بێت و دڵپیسیەک ئەساسێکی هەبێ یەکلایە کاتەوە یا ئەوەیە کە ژنەکەی بینی خیانەتی لێکا ئەماکە دوو ڕێگا هەیەوەی لی جابێتەوەڵی تۆ لە ڕێی خۆت و من لە ڕێی خۆم یا کەسوکاری هێنێ و لەگەڵ یا تاعهود یەگە نووسن یا قسەی لەگەڵاکەن ئەمە لە ڕێی خوا مناڵەکان ئەم جارە عفوم کردی جارێکشتی وا دووبارە بێتوانێ من و تۆن هیچ شتێکۆمان ناکاتەوە ئیتر هەر یەکە و بە ئوسلوبی خۆی حەلی مشکلەکەیەکە بەڵام ئەمەی تۆ هیچ لەوانە نییە بە قوربان ئەمەی ئەیکی حاڵەتێکی ئاسایی نییە ینی تۆ خۆ هەست نەکردووە ئەمانی ئیکەی هەموو کەسێک نایکە حاڵەتێکی تایبەتە بەستۆیکەی هەستی بێ نەکردووە ئێمەڵە خەزوران خۆ لەسەر حەقن بە قوربانکەوان پێوتوی تۆ پێویستە بە چارەسەر هەیە چارەسەر چییە؟ ئەبێ ئێمە بە بەڵگە و لەگەڵ تا بۆتە سەلمێ نیسباتیەکەین کە ئەمەی لە ناو مێشکی تو وەهمەوە وەساسی نییە متمانە ئەبێ بێ بە خێزانەکە بە قوربان لەمە دووان نابێ بەم شێوەیە سەیری ئەبێ ئەو کامێری ئەسڵان سیارەکە دەروێنی ئەگەر هەر ئاوا بەردەوامبی لێو پیسترە کات چونکە هەر کۆ بێتەوە ئەمە کە ئێستا ئەم فکرانی لە ناو مێشکتا دەربارەی هاوسەرەکە و دروستکردنی خەیاڵی خۆتە ئەسڵ ئەساسی نییە بوونی نییە واللهی کەسوکاری خۆت قورئانیان نەخوارە یانگو بووکەکەمان لە هەموو شتە پاکترە کەسوکاری خۆت نزیکی خۆت کە جارێکی هاتبوون لەگەڵەمانە یعنی ئەمە هەمووی ئەبێ بگەیتە و قەناعەتە ئێستا کە تۆ کێشەت هەیە کێشەکەش ئەوەیە زیاد لە پێویست ئەم ئافرەتت خۆشەوێ خۆشەویستیەکە خۆشەویستێکی کوێرانەیە هیچ بنەمایەکی ڕاستەقینەی نییە و بووە بەچی بووە بە دڵپیسی لێت بۆ حاڵەتەکەت قورسە بەڵام هیچ شتێک نییە بێت چارەسەر بێت چکەم دڵپیسیە ینی هۆکاری خۆی هەیە حتا لە دانیشتنیەکە هەر خۆت باسی کرد کە کەسێکی نزیکتان ژنەکەی خیانەتی لێ کردو چی و چییە ئەنی هەندیش کۆ بۆتەوە ئەمانەو نییە هەڵهێنجاوە هێ ناوتەتە دەرەوە ئالێرادان ناوە ئێستا هەموو شتەکانی پێوی ئەمە غەڵەتەکەی توێ بەهەرحاڵ ئێمە ناوبڕێک وەرەگرین